سڵاتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک چی بکرێت بۆ ئەوەی بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان سامانەکانیان ئاشکرا بکەن. ئەمە تەوەری ئەمڕۆی بەنامەکەی خۆتانە دەتوانن قسەی لەسەرکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیە تیڤی دەتوان ڕاو سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڕێزان ئەمڕۆ دەستەی نەزاهی عێراق لە بەیاننامەیەکدا ئەوەی ڕاگەیاندووە کە ئوسام رجەیفی سەرۆکی پەرلەمانی عێراق بەنیازە سەرجەم سامان و بەرژەوەندیە دارایەکانی لە ساڵی 2013دا بۆ دەستەکەیان ئاشکرا بکات. دەستەی نەزاهی عێراق تەکیدی کردوەوە کە لە نێو ئەندامانی سەرۆکایەتی دەسەڵاتی یاساداناندا رجەیفی یەکەم کەسە زانیاری لەبارەی سامانەکەیەوە بخاتە ڕوو. ئەمە لە کاتێکدایە کە لە 25 مانگی کانونی یەکەمی ساڵی 2012دا دەستەی نەزاها ئاشکرای کردبوو کە 193 پەرلەمانتار لە کۆی 325 پەرلەمانتار لەگەڵ 28 وەزیردا سامان و بەرژەوەندیە دارایەکانی خۆیان بۆ دەستەکەیان ئاشکرا کردووە. ئەوەشی وتووە کە تا ئێستا وەزیرانی گواستنەوە و پیشەسازی و ناوخۆ سامانەکانیان ئاشکرا نەکردووە. بەپێی یاسای دەستەی نەزاهی عێراق پێویستە لە سەرۆکی کۆماری عێراق تا خاوەن پلەی بەڕێوەبەری گشتی و پلەی سەربازی مقدەم لە سوپادا زانیاری تەواو لە بارەی سامان و گەشەکردنی دارایی و کەلوپەلی خۆیان و ژن و منداڵیان بۆ دەستەکە بخەنە ڕوو. یەکێک لەو ڕەخنانەی کە دەگیرێت لە ناشەفابوونی کاری بەرپرسەکان ئەوەیە کە سامانەکانیان لە هەرێمی کوردستاندا مەبەستمانە سامانەکانیان ئاشکرا نەکراوە بۆ هاوڵاتیان. یەکێک لەو ڕەخنانەی کە هەیە وەک دەوترێت زۆرینەی ڕەخنەی هاوڵاتیان لە حکوومەتی هەرێم لە ئێستادا ڕەخنەی بوونی گەندەڵیە یان ڕەخنەی ئابووریە داراییە لە هەرێمی کوردستان یاخود حکوومەتی هەرێمی کوردستان. تا چەند بەرپرسانی هەرێمی کوردستان شەفافن لەگەڵ هاوڵاتیانە بۆ ئاشکراکردنی سامانەکانیان. ئەگەر ئاشکرا نەکرابێت تا ئێستا چی بکرێت بۆ ئەوەی لە داهاتووە بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان سامانەکانیان ئاشکرا بکەن؟ ئەمە ئەرکی کێیە؟ ئایا ئەرکی ڕێکخراوەکانیشە یان لەگەڵ ئەوەشدا کە باس لە ئەوە دەکرێت کە سەختیەک دەبینرێت لە دەستکەوتنی زانیاری لەلایەن ڕۆژنامەنووسانە وەک یەکێک لە گرفتەکانی ڕۆژنامەنووسان تا چەند ئەمە ڕێگریەک بووە بۆ ئاشکراکردنی سامانی ئەو بەرپرسە باڵایانە. بەڕێزان ئەو وێنانەی کە دەبینن تایبەتە بە هەندێک لە بەرپرسەکانی هەرێمی کوردستان بەڵام ڕەنگە بەرپرسانێک یاخود کەسانێک هەبن کە وێنەکانیان دانەدا بێ. ئەمە مەبەست ئەو نییە کە ئێمە تەنها مەبەستمان ئەم بەرپرسانە بێ بەڵکو نمونەیەکە لەو بەرپرسە باڵایانی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا پۆستی باڵایان هەیە و ئێوە دەتوان قسەی لەسەرکەن. هیوادارین بەبێ ئەوەی تەشهیر بە هیچ لایەنێک بە هیچ کەسێ بکەن بتوانن بابەتیانە بە شێوەیەکی جوان قسە لەسەر ئەو بکەن کە بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان چی بکەن بۆ ئەوەی سامانەکانیان ئاشکرا بکەن بۆ هاوڵاتیان و ئەگەر ئاشکرایان کرد ئەمە تا چەند سوودی هەیە و تا چەند شەفافیەتی ئەو بەرپرسە یاخود ئەو لایەنە سیاسی یاخود حکوومەتی هەرێمی کوردستان دەردەخات. بەڵێ یەکەم پەیوەندیمان ڕێبین لە گەرمیانەوە یەکەم پەیوەندیمانە فەرموو کاک ڕێبین. ئەریوام کاتۆ با کاک شوان زۆر سپاس دەکەین کاک ڕێبین. عفو ڕێبین لە دەرەمیانەوە ناحی ناوپارێ سەزای پێنجوێن. خۆشحاڵین کاک ڕێبین فەرموو. کاک شوانگیان دەستخۆشیتان لێ یەکەم لێ یەکە بە یەکەی کارمەندانی ئەنارسی زۆر سپاس دەکەین لە مشاشەی بەڕێستانەوە شپای بەخێر بۆ بەڕێ هەواڵی بەڕێز مام جەلال بەڵێ داوای دوو چاکبوونەوە بەڵێ کاک ڕێبین. بەڕاستی خەسارەتێکی گەورەیە کە هەواڵی بەڕێز مام جەلال ماوەیەکە لە دەرەوەی وڵاتە و بەڕاستی وەکو چەترێک وایە بەسەر هەموو گەلی کوردەوە کە دوورە لێمانەوە. بەڵێ کاک ڕێبین سەبارەت بە تەوەرەکە ئەگەر قسێکت هەبێ. سەبارەت بە تەوەرەکە لەم خولەی ئێستای پەرلەمانی کوردستاندا بەڕاستی ئەندام پەرلەمانەکانی کوردستان بە هەموو لایەنەکانەوە بەڕاستی دەستخۆشییان لێ یەکەم لە ڕووی چاکسازیەوە لە ڕووی هەموو کاک ڕێبین. بەڵێ کاک شوان تەوەرەکە تایبەتە بە ئاشکراکردنی سامانە دارایەکانی بەرپرسە باڵاکانی حکوومەتی هەرێمی کوردستان چی بکرێت بۆ ئەوەی بەرپرسە باڵاکان سامانەکانیان ئاشکرا بکەن بۆ هاوڵاتیان؟ زۆر بە کورتی بۆ ئەوەی گوێمە لە تێبینی ساراخان بێ. بەڵێ بێ دیوانی چاودێری دارایی چاکتر کرێت و پەرلەمان چاودێرێکی باش بێ بەسەر هەموو بەرپرسەکانەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت ساراخان لە هەولێرەوە فەرموو ساراخان. سڵاویارەکان باش زۆر سپاس دەکەین ساراخان. من ئەڵێم کاک شوان ئەگەر بیانەوێت سەرۆکی سامانیان ئاشکراکردن ڕەنگە ئیشتیباه بکەن بە خاطری خۆیان داغانەکەن ئەگەر ئاشکرای بکەن. بەڵێ بەڵێ کاک
کەواتە چی بکرێت ساراخان بۆ ئاشکراکردنی سامانی بەرپرسەکان؟ کەواتە ئاسڵ ئاشکرای نەکەن بە خاطری خۆیان داغان ناکەن. بەڵێ زۆر سپاس دەکەین، سپاس بۆ پەیوەندیەکەت. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک لەسەر تەورەکە زریان گەڵاڵی نووسویەتی پرسیارەکەتان ڕوون نیە، نازان بۆ ڕوون نیە. ئێمە باسمان لەو کردو کە چی بکرێت لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەرپرسە باڵاکان سامانەکانی خۆیان ئاشکرا بکەن. ئێوە دەکرێت باس لەو بکەن کە بەرپرسەکان خۆیان ئەم دەست پێشخەریە بکەن. پرسیارەکەمان بۆ شێوەیە یان ڕێکخراوەکان یان ڕۆژنامەنووسان ئێوە دەتوان وەڵامەکە لای ئێوەیە بێگومان. ئازاد ڕەئوف نووسویەتی مەگەر بڕۆن هەموو بانک و شوێنە نهێنیەکان یەک بە یەک بگرن اینجا دەزانن کە سامانی بەرپرسانی باڵای هەرێم چەندە. بەڵام پەیوەندێکی تر لەگەڵماندایە زەکەریا لە هەولێرەوە. فەرموو کاک زەکەریا. السلام عليكم. زۆر سپاس دەکەین کاک زەکەریا، فەرموو. الو السلام عليكم. زۆر سپاس دەکەین. عەلەیکوم السەلام کاک زەکەریا، گوێمان لە دەنگتە، فەرموو. ئەم کاتت باش کاک شوان. زۆر سپاس دەکەین، فەرموو. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەین کاک زەکەریا. بەڵێ دەستخۆش لێ دەکەم بۆ تەوەرەکەت. سپاس دەکەین. بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی بچرا. فەرمان لە هەولێرەوە، فەرموو کاک فەرمان. برا بەڕێزەکە ئەم کاتتان باش و دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێکی هیوای سەرکەوتن بۆ هێنارتی بەڕێزە خوازین بەڕاستی بێلایەنانە بەرنامەکان پەخشەکە دەستخۆشیتان لێکەنەوە بەنسبەت سامانی گشتی. بەڵێ سامانی گشتی یعنی ئیسپاتکردنی و بەداچوون بۆی کاکە جەن وەڵڵاو بلای چی ئیسپاتەکەی بازاری نیشتیمان هەمومان ئەزانین ئەگەر خەڵک نەزانین چیە لە 180 زانین چێوین کوڕی چێ و چێ و چێ نییە. بەس بازار نیشتیمان با ئەو بەرپرسەی کە بازار نیشتیمانی هەیە کە خۆی بەسەرەوە حکوومەت ئەزانێ با هیچ کەسێک ئەزانێ مانگی با 1 دەفتەر دۆلاری هەبێ، با 10 دەفتەر دۆلاری هەبێ مانگی، باش ئەو بازاڕی بەچی پێیا کردووە. اینجا واژەچن بەناوی شکیانەوە کردووە کاکەم بازاڕی سەید منە زەنا مناسم وەڵڵای بەرپرسە ملکەکەی کردووەتە ناوێکێترە وەڵڵای ئەمانە هیچ ئیسپاتیان نییە، ئەمە ڕیشە کێشکردنی چاودێری دارایی کاکە جانەوە لە خۆیەتی ئەو خۆی لەوانەیە گەندەڵی بۆ بکە. وەڵڵای تراکتنی شتەوەیە، تراکتنی حەلی ئەمە ئەوەیە. ئینشەڵا دوای ئەم هەفتەی شوباتە ئینشەڵا ڕوبەڕووی هێرشی سەکداریە بنەوە ئەمانە بەس بۆ لە حەقیان دێن دەبێ بڕۆ. سپاس بۆ پەیوەندەکەت. هەژار لە کەلارەوە، فەرموو کاک هەژار. کاتت باش کاک شوان. زۆر سپاس کاک هەژار. چاوەکە مەمنون. وڵای بەنسبەتی ئەو تەوەرەتەوە ئەوە کەوێتە سەر بەرپرسان خۆیان کە بتوانن ئەو سەرۆت و سامانی خۆیان ئاشکرا بکەن یان نەیکەن. ئەگەر ئاشکراچی بکەنەوە کەدە سەر قازانجی میلەت و هەم خۆ باشکردنی خۆیان لای خەڵکە یان ئاشکراکردنی چ لە ڕێگەی ڕۆژنامەکان و یان لە ڕێگەی هەر خۆیان ئەو هەوڵە بدەن، چونکە یانی بەڕاستی لە حەدێکدایە کە گەوێشت ئەوەی کە خەڵکی بێزار بێ، خەڵکی بێت ئەوەی کە ینی بەردەوام ئەو بەرپرسانە تووشی ڕەخنە بن لەلایەن هەموو خەڵکێکەوە. بەڵێ زۆر سپاس دەکەن. سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. مستەفا خەلیل نووسویەتی دەبێت ئۆپۆزیۆن ئەم کارە بکات چونکە کەس نازانێت سامانی بەرپرسان چییە. هەروەها شاه حوسێن نووسویەتی سامانی ئەوان بە کەس ئاشکران ناکرێت لەبەر ئەوەی یاسا سەروەر نییە لەم وڵاتەدا. پێشەوا لە سلێمانیەوە، فەرموو کاک پێشەوا. باش کاک شوانجان. زۆر سپاس دەکەین کاک پێشەوا. دەستخۆشی بەرنامەکە و لێکم بەڕێزم. زۆر سپاس دەکەین. بەنسبەت تەوەرەکەتەوە وەڵاهی سامانی بەرپرسەکان ئەمە وەکو چۆن تیارەیە کە سەنەوی هەیە. بەڵێ سەنەویەکەی بە ناو یەکێکی ترەوەی و خاوەنەکەش یعنی بەدەست سیارەکەش بەدەست دەلامێکی ترەوە، یعنی زۆر ئاسانە توانن 1000 مەشروعی وا بکەن. یەکێکی تر بەڕێوە بەرێ و هی بەرپرسەکانیش بێت. بەڵێ بەڵام خەڵکیش یعنی ناتوانێت، یعنی مەسەلەن ئەگەر کەسێک ئاشکرای بکات لاوچێک زۆر کەس لە ئێمە بزانێ و بەڵام ئەگەر لە ترسی ژیانی خۆی نەوێرێت هیچ شتێ بڵێ. زۆر سپاس دەکەم، دەستە خۆش بێت. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. هێرش لە زەڕایەنەوە، فەرموو کاک هێرش. ئەم کاتە باش بەڕێزم. زۆر سپاس دەکەین کاک هێرش. ئەم کاتە باش بەڕێزەکەم. زۆر سپاس دەکەین، گوێمان لە دەنگتە. بەڵێ سپاسم. دیارە بەڕێزم تەوەری بەرنامەکە تەوەرێکی زۆر زۆر گەو لە کاتی خۆیان بوو. بەڵێ دیارە سەرۆت و سامان دیار ئەو بەشە مڵکەیە کە مڵکی میلەتەکە ئینێتەوەیەکە. بەڵێ کاک هێرش ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لێی بۆی باشتر گوێمان لە دەنگت بێ. دیارە بەرپرسان و بەرپرسانی هەرێم لە ڕێگەیەکی ناشەرعیەوە بە دەستیان کردو بە سەردام و دەستگاکانی هەرێمدا چ سەرۆکایەتی هەرێم چ سەرۆکایەتی پەرلەمان ئەنجومەنی وەزیران دەستگاگرنگەکانی ئەم وڵاتە ئەو بودجەیە کە دەچێتە بەردەستیان دیارە دەکرێت بە شێوەیەکی تەندروست بۆ بەرژەوەندی گشتی بەکاری بێنن. بەڵام ئەوان ئەگەر سیری بکەن لە هەیکەلی ئیداری
لە سەرۆکایەتی هەرێم تا ئەنجومەنی وەزیران و پەرلەمان بڕێکی زۆر کەمی بۆ بەرژەوەندی گشتی بەکارهێنن بۆ نمونە سەری کردی تەندروستی و کردی پەروەردەکە یا سەری ژیانی پێشمەرگەکە یا سەری بوارە گرنگەکانی ژیانی هەموو تاکیی ئەم وڵاتە بکە بۆ نمونە پێشمەرگەسێکی داماوترین ینی کەسی ئەم وڵاتەیە ئەوان توانیان قۆناغی لە قۆناخانی ژیان شۆڕشێکی گرنگکەن بۆ سەرکەوتنی گەلی کورد کەچی دەبینی ئێستا کاگەرش بە کورتەکەی پێت وایە ناشەفافی هەیە لە ئاشکراکردنی سامانی بەرپرسەکان بەڵێ ئێمە بۆ ئەوەی ئەم داهاتانە پێویستمانگایەکەی چاوەکاری ڕێکخراوی دەستەی نەزاها لە پەرلەمانی کوردان زۆر باشە کاگەرش ئیسریش کراوە نەبوونی ئەو دەستگایە نەبوونی ئەو ڕێکخراوە پێت وایە ئەمەیە کە کلێنەکەی زەق کردوتەوە لە کۆمەڵگەی کوردی بەڵێ ئەو دەستگانەکاری گشتی دەستگای نەزاها ئەم دەستگای دوو دەستگای گرنگ لە هەر وڵاتێکە بێ بەڵام لە وڵاتی ئێمە لەلایەن دەسەڵات و کۆنترۆل کراوە زۆر باشە کاگەرش ئەگەر لەگەڵمان بێنیتەوە ئەگەر تکایە لەگەڵمان بێنیتەوە بۆی گوێمان لە تێبینی کاک سەرخێڵ بێ دواتر دەگەڕێنەوە لای تۆ سڵاو لێبێ کاک سەرخێڵ لە سێ سادقەوە فەرموو زۆر سپاس دەکەین کاک سەرخێڵ کاک سەرخێڵ ئەگەر گوێت لێمانە ببوورە کاگەرش باس لەوە دەکا کە نەبوونی دەستەی یاخود دەستگایەکی وەکو دەستگای نەزاها ئەوەی لە عێراقدا ئێمە لە سەرتاوە باسمان لێوە کرد دەڵێت نەبوونی ئەم دەستگایە و بوونی دەستگایەکی لەو شێوەیە کە وەک خۆی دەڵێ سەر بە دەسەڵاتە ئەمەیەکێکە لەو ئاستەنگانی بەردەم ئاشکراکردنی سامانە دارایەکانی بەرپرسان تا چەند تێبینیت هەیە لەسەر قسەکانی کاک هێرش کاکم دەستخۆشی لە توش و لە کاک زۆر سپاس دەکەین بەڵێ دەستخۆشی لە توش لە کاگەشەکەم بەڕاستی دەستەی نەزاها لە کێ پێگەێنێ کاکە لە خەڵکی شەفاف و ڕازگۆ دەستەی نەزاها پێگێت بەڵام خوا خەڵکی ڕازگۆ لە وڵاتی ئێمە خوا بەرپرس لە وڵاتە خوا من بەڕاستی نازانم بڵێم چی تەوەرەکەتان ئەمەنە جوانە قسە هەڵ ناگرێت بەڵام زۆر باشە کاک سەرخێڵ دواتر گوێت لێ دەگرینەوە کاگەرش دوا قسەی کاک سەرخێڵ ئەوەیە کە نەبوونی کەسانی ڕاستگۆ و دەبێت ئەم دەستەیە ڕاستگۆ بێ و خۆی دەڵێت زۆر بە کورتی بۆ ئەوی گوێمان لە کاک سەرخێڵ بێت چەند بڵین دەستگایکی گرنگ بۆ دەپۆرینەوە لەوانەی کە بڵین ئەوانەی کە چای خانیان هەیە ئەوانەی کە مەطعمیان هەیە ئەوانەی کە بڵین کافریان هەیە ئەگەر سێریکەن ئەمڕۆ چەندین دەستگا دروستکا بۆ لێپرسینەوە لەوانەی باش ئەم دەستگانە بۆ بەکارنایێنن بۆ لێپرسینەوە لەو مەسئول و بەرپرسیا وەزیر و بەڕێوەبەرانە ئەگەر بەڕێوەبەرێکە ئەگەر وەزیرەکە ئیشی باشەکە سپاس بۆ کاگەرش لە زەرانەوە کاک سەرخێڵ کاگەرش باس لە لێکۆڵینەوە دەکات تا چەند ئەوە هەنگاوێکی گرنگە بۆ ئاشکراکردنی سامانی بەرپرسەکان کە لێکۆڵینەوە بکرێت لە سامانی ئەو کەسانەوەتە دەڵێت ئەو شوێنانەی کە هەن شوێنە گەشت و گوزارەکان وە خۆی دەڵێت چێشخانەوەوانە لێکۆڵینەوە لێ بکرێت بزانن هیچیە بۆ ئەوەی ئەمە دەرفەتێک بێ بۆ ئاشکراکردنی ئەو سامانە تا چەند ئەمە بە هەنگایەکی باش دەزانانی یاخود خراپ ئەگەر بە پێی قسەی لێکۆڵینەوە لە هەشتێک بکرێت هەشتێک لێکۆڵینەوەی زیاد بکرێت شتێکی باشە بەڵام لێکۆڵینەوە جۆریە لێکۆڵینەی شەفاف لەوانەیە بەیانی تۆ لێکۆڵینەوە لە بەرپرسێکی ئەم وڵاتی خۆمان بگەی قەرزاربارێک بڵێ من کاتی خۆی ئەوەنەم بۆی سە کەمترم هەیە دڵنیام کەواڵێ لێپرسینەوە لە چی کابرا هەموو جونگەکانی ژیان دەستیان گرتەوە بە سەریا ئیتر ئەچیتە بەسیترین دوکان تەنا بازار هەموو شوێنەکان بەرپرسانی ئەم وڵاتە دەستیان گرتەوە بە سەریا خۆشیان دەستیان نەگرت بێ نادویان کەسی تر با هەر لە شێوەی باند ئەم وڵاتیان خستۆتە ژێر باند و بارزانی کۆمەڵە کەسیان دروست کردووە لە بازارڕ ئیش و ئەم سەر و سەریان پێەکەی بۆ نمونە بەرزبوونەوەی زەوی و دابەزین و نازانم ئەم شتانە من لە سەیسایە خۆ تەلەفۆن بۆ تۆکەم لە شەو ڕۆژێکا 240 مەترە عەرز لە شەو ڕۆژێکا چوە سێ دەفتەر و چل وەرەقە لە یەک شەو ڕۆژە کۆمەڵێک پارەی زۆر هاتە ئەم شارەوە و نەما دوایەوەی ئەو عەرزانەکە سێ دەفتەر و چل وەرەقەی پێدراوە کابرایا بە 120 وەرەقە نازانم ئەم پارە لە کوێیە کۆمەڵێ بەرپرسن دەستیان کوردستانیان کردووە بە بەڕاستی تەواو ناخۆش بەڵە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەرخێڵ لە سێ سادقەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک وشار عەزیز نووسیوێتی پێویستە سەرجەم پەرلەمانتەران بەدواداچوون بکەن بۆ لێکۆڵینەوە لە هەر بڕیار و پرۆژەیەک وەدانانی بڕەپارەیەک بۆ هەر لایەنێک لەو لایەنانەی کە ئەو پرۆژانە دەکەن بەڵێ دەروێش لە هەولێرەوە فەرموو کاک دەروێش کاتت باش کاتشوان زۆر سپاس دەکەین کاک دەروێش فەرموو دەستخۆشیتان لێکەم لای بەڕێز زۆر سپاس شوێنی خۆیەتی سپاس دەکەین
کاکشوانجان بەنسبەت ئاشکراکردنی سەر و ماڵی دەوڵەمەندان و لێپرسراوان ئەوە شتێکی وا ئاسان نییە چونکە ئەو دەستە نەزا هەیە ئەو دەستە نەزا هەیە کە دروست دەکرێتن بەڕاستی لە کەسانی بێلایەن دروست ناکرێت ئەگەر دروستی بێتن هیچ ئەهمیەتێکی وای نابێت ناتوانێتن هیچ کەس بکاتن و ئەگەر لەلایەنە حزبەکان و دەسەڵاتی دروست بکرێتن دیارە ئەوە چاوپۆشیێکی بێ ئەوە لێکاتن و ناڵی کەس ئاشکرا دێتن دوای ئێمە دەوڵەمەندبوونی ئەوانە من پێشمەرگەیەکی کۆرم و لە ئینتفاضە کە گەڕاینەوە بۆ ڕاپەڕین بەڕاستی مەسئولی هەرە بەرزکە لەگەڵ ئێمە گەڕایەوە بە پێڵاوی لاستیک هاتین هەر هەمومان پێڵاوی لاستیکە بەڵام ئێستاکە من ناڵێم من وەکو خۆم ماومەتەوە من وەکو ژیانێکی متەواضعانە ئەژیم زۆریش مەمنونم بەوەیە بەڵام من نازانم ئەو هەموو ملیار دۆلارە دەچێ بوو لای مەسئولەکان چونکە ئێستاکە وەرگرتنی مەسئولیەت بۆ مەسەلەکە بۆ مەسەلە مادەیە ئەوە تا گومرگەکانمان کۆمپانیا نەوتەکانیان کۆمپانیا گەورەکانیان ئیسرادی خۆشتێک بە سەیارە بە دەرمان هەمووی قۆرخ کراوە هەموو جملەکان جگە لەوانە کە قۆرخ کراوە قۆرخی دەسەڵاتیش کراوە نایڵن ئەو دەستەی نەزاها بتوانێت لێ پێچینەوە لە چیە کاتن چۆن نەتوانی بیکاتن و بەس زۆرێک بیکاتن دوایەوە ئەو کەسانە هیچ شتێکیان ماوەیەک ئێستاکە لە گۆڤارێک لە گۆڤارەکانە برای بەڕێزم نووسرا بوو کات ئەدهەم بارزانی نووسی گوتی من تەحەداکەم مەسعود بارزانی نە دینارێک نە دۆلارێکی نییە لە بانک ڕاستەکە منی سوێد لە زیاتی خۆم کە نیەتی بەڵام باقی ئەوروپا و ئەمریکایان پڕ کرد کاکە ئەوە چۆن ئاسکرا بێت چی ئەتوانێت کەسوی کاتن شتێک بە ناویخوا بەس تەنها ڕەفتە سیارەکانیان کە ئەچن بۆ شوێنێک بەقەت هەموو سەرۆکی ئەمریکایە ئەو سیارانەی کە حمایەکانیان سوارم کە خۆیان سوارم ئەو هەموو ئەراضی ئەو هەموو عمارانە داهاتی کوردستانیان هەموو کرد بە شیش و سەمەنتۆ بەرزیان کردەوە بۆ ئاسمان بە ئەمارەکە ئەوە سەرۆکی سامانی ئەوان نییە چی ئەتوانی لە دەستیان دەربێنێتەوە ئللا ئینتیفاضەیەکی زۆر گەورە زۆر باشە کاک دەرەژ بەڵە سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ محەممەد لە قەزای خەباتەوە فەرموو کاک محەممەد کاک محەممەد لە قەزای خەباتەوە ئێوارە باش زۆر سپاس دەکەین کاک محەممەد ئێوارەت باش زۆر سپاس دەکەین فەرموو لای زۆر سامانی دەپرسەکان بەڵێ لامیدا یەک گلێم لە ئەندا پەرلەمانەکان هەیە لەگەڵ وەزیرەکان کاک محەممەد مەبەستت چییە لەوە لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک وشیار عزیز باس لەوە دەکات کە دەڵێت پەرلەمانتاران دەبێت بە دۆداشونکەن ئەو مەبەستی دیارە ئەگەر هەمان ڕای ئەو دەبێت بەڵێ ئێستا پەرلەمانتاری معاشی 9 میلیۆنە کاتێک تەقاعدەکەی معاشەکەی 6 میلیۆن باش نوناسیتە سەر کارەکەی خۆت دەتوانیت سەر کارەکە ئەگەر دکتۆر با دکتۆرەکەی خۆی بکات لێ دەچی لە مالا دەچی ماژی 6 میلیۆن وەردەگری بەڵێ یان وەزیر دەچی ماژی 12 میلیۆن وەردەگری ئەخرەوەی معاشی ملەتی کات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هاوڕێ لە هەولێرەوە فەرموو کاک هاوڕێ ئەو کاتە باش زۆر سپاس کاک هاوڕێ بەس خۆش بەناوکرد لێ دەکەم زۆر سپاس دەکەین ئەمڕۆ سەرۆکی سامانزیری پارەکەی خۆی ئاشکرا کرد پێویستە هەستترە ئێمەش قسەکردەکانی ئێمەش بۆ لە قسانی ئێمە وچەکەی خۆیان ئاشکراکەن بۆ ئاشکرای ناکەن سبەب چییە ئەگە بە حەڵالیان پەیدا کردبووە با بە ئاشکرایکەن بەڕاستی خەڵک چەندەها ساڵە چاوەڕێەوەی کە بە پارەی خۆیان ئاشکرای خۆیان ناستینی دەزانیت چەندە و ئەوەیە بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کەریم لە چەمچەماڵەوە فەرموو کاک کەریم مرحبا مرحبا کاک کەریم فەرموو کاگەشوان چۆنی باشی زۆر سپاس دەکەم دەستخۆشیەوە تەوەرە جوانت لێ یەکەم سپاس دەکەم کاک کەریم کاکین ئەو شتا بە ئەوە چاک نابێت یەکەم معارەزەکەمان زۆر ساردا معارەزەکەمان زۆر سارد و سڕ و ئەوەیە دووەمیش ئەو حیزبە ئیسلامیانە بە هەموو جۆرێک نایەن یاسا دەستور لە وڵاتەیە سەر بکەوێ کە نەیان هێشتووە یاسا و دەستور سەر بکەوێ ئەتگەڕێنەوە بۆ ئیسلامی بۆ ئەو حاڵا دەستور ناچەستێ ڕێ بە درۆ ئەدرێ بە فێڵ ئەدرێ بەو حاڵا درێ ئەوانیش بۆ خۆیان وەکو ئاغاکەی جاران دەستیان کردۆ بە سەریا سەروەت و سامانی ئەو وڵاتە هەلە وشن و زۆر سپاس و دەست خۆش بە بۆ بەرنامە جوانەکەت زۆر سپاس دەکەین کاک کەریم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لە سەرۆری کۆمەڵایەتی فەیسبوک سیروان ئازاد دەڵێت ئەوەی ڕاستی بێت کارێکی لەو جۆرە شتێکی مەحاڵە ئەو کەسانە سەروەت و سامانیان ئاشکرا ناکەن تاوە
تاوەکو نەکەونە بەرشاڵاوی جەماوەر وەک سەرۆکی پێشووی تونس و میسر و لیبیا، چونکە زۆر ئاشکرایە کە هەموو ئەو بەرپرسانە چۆن دەتوانن ئەو هەموو سیارە و حمایە بەنزیخانە مۆڵانە بەڕێوەبەرن و بینایی بەرز بکەنەوە بۆ ئاسمان. ئەمە بێگومان بە پارەی موچە ناکرێت. ئەمە تێبینی سیروان ئازاد بوو وەکو خۆی خوێنمانەوە. حسێن لە هەولێرەوە فەرموو کاک حسێن. زۆر سپاس دەکەین کاک حسێن، فەرموو. تاوەرەکە لە ساوە نییە، تاوەرەکەم لە ساوەیە. لەسەر چییە کاک حسێن؟ فەرموو. بەداخەوە پەیوەندەکەی بشڕا پێشەوە لە کەرکووکەوە. فەرموو کاک پێشەوە. ئەم کاتە باش کاک شوان. زۆر سپاس کاک پێشەوە، فەرموو. ئەگەر مەجالمە دەی. فەرموو. بەڵێ. ئەمە یەکێکم لە پێشمەرگانی ساڵ 1970 دەبێ دابڕات. تەنها یەک ساڵ لە ئێران بووە. لە 25/6 هاتمەتە منتقەی باوڵێن ئازادکراو لە لایەکێتی و سۆسیالیستەکە. قوربان من لە 8/3/91 لەگەڵ ڕئیسی حکوومەتی ئەقلیمی کوردستان لەگەڵ کاک نوشیروان هاتمانتە ئەو ڕانیە. لەو ڕانیە سیارەیەکی گڵابە هاتە پێشوازی کاک مەسعود بۆ ئاگداری. ئێمە کە هاتمانە خوارەوە تەنها ئەدیداس و 8 مەغزەن و هەر ئەوەی زۆر لە گیرفانی بە 10 دینار 15 دینار 100 دینار. ئەم سەرۆت و سامانەی سەرانی ئیقلیم و لایەنە سیاسیەکان لەکوێیان؟ ئەگەر ئەمە مڵکی حکومەت فەقیر و هەژار و خوێن شەهیدان نییە، ئەمیان لەکوێ بووە؟ وەڵڵاهی زۆر ئاسانە کاک شوان کە سەرۆت و سامانی لایەنەکان. کاک مەسعود ئەگەر واقعانە بێ لە خانزاد هاتە خوارەوە تا دەکاتە بن هەولێر سێری ئەو هەموو غابات و ئەو هەموو باغ و ئەو هەموو قەسر و ئەو هەموو کاخە و ئەو کابرایەک جوان گوتی بە شیش و چوەتە نوێ ئاسمان بپرسێت ئەم باغە هینچەیە، ئەم کوخە هینچەیە، ئەمە هینچەیە. یەکێتیش لە باغی بەختیاری دەتوت تا دێتە تاسوودە ئەل دەتوانێت کەشفیکە. من باوەڕم بەوە نییە وەڵا ئیلا هەڵسانی شۆڕشێکی تازە، ئەویش ڕاستە. بەڵام لە هەمان کاتە ئەگەر ڕاست بکەن ڕاست ئێمە وەکو پێشمەرگە خەباتمان کردو نەکو بۆ گیرفانی خۆمان، بۆ جیلی داهاتوو بۆ خەڵکەکەمان. زۆر باشە کاک پێشەوە. ئەگەر لەگەڵمان مێنیتەوە بۆ گوێمان لە تێبینی کاک حەمید بێ لە هەولێر. سڵاو لێ بێ کاک حەمید. ئەگەر گوێت لە قسەکانی کاک پێشەوا بوو بێ لە کەرکووک باس لەوە دەکا کە دەڵێت ئەم هەموو سامانەی کە بەرپرسەکانی ئێستا هەیەە دەبێت ئاشکرای بکەن و پێمان بڵێن کە لەکوێوە هەیەە وەک خۆی دەڵێ. بڵێ ئەمە سەرەتا دیارە تێگەیشتم لە پرسیارەکە دەبێت بگەڕێنەوە هەموو شت بۆ پێشینەی خۆی. پێشتر گوتمان خاڵی هەرە بەر هێزی ئەو حکومەتەی خۆمان ئەوەیە کە هەڵگیری ئەفکاری تایفی و مەسەدی و خێڵەکی بەجێما و قەومی متعەسیب نیە نەتەوەی دەمارگیر. خاڵی هەرە بە هێزی لەوە دەکە دیپلۆماسیەتی دەرەوەی گرتە ناوەی فرامۆش کردووە کاکە. دەبێ ناوە تونند و تۆڵکەی دەرەوێت گڵا بگری. ئەوە هاوسەنجی ڕاستەقینە دروست دەکات. مەبەست لەوە چییە کاک حەمید بۆ ئەوەی کاک پێشەوا قسەی لەسەر کە مەبەست لەوە چییە کە ناوە دەبێت تونند و تۆڵ بکرێت؟ ناوە کاکە بە خۆ دەزانی تا ئێستا ئەلۆ بەڵێ کاک حەمید گوێمان لێتە. ناوە تا ئێستا ئێمە دوو ئیدارەی ڕۆژهەڵاتی جێگەڵە و ڕۆژاوای جێگەڵەمانەیە کاکە جان. ئێمە دەبێت زانستیانە بە دواوە داچین و کارتیە ینی بۆ ڕیشەی بگەڕینەوە. ینی نابێت ڕێنمایە لە هەولێرەوە دەرسێ لەو جێگەڵەوە جێبەجێ نەکرێ خەڵک تەماشا بکرێت. زیاتر ئەوەی ئاسای تایبەت بەخۆیە کە تۆ بتەوێ ئەوە زیاتر ئەو یەکگرتنەوەی یەکێتی و پارتی ئەوە زیاتر گەردەمکاری زیاد بێت. تۆ ئەگەر یەک سیستەمێک یاسا سەربەر بێ هیچ کەس گەورەتر لە یاسا و حکومەتێکی بێلایەنە بێ ئەو کاتە قانونی زەرایت چۆن کەسێک وتێ لە بە دوو دەفعی نابێت لە فەتاسی زەریبەردا کاکە جیان. بەڵێ کاک حەمید دەگەڕێنە وڵات با گوێمان لە تێبینی کاک پێشەوا بێ لەسەر قسەکانی جەنابەت. کاک پێشەوا گوێت لە کاک حەمید بوو بێ باس لەوە دەکات کە دەبێت باس لەوە دەکات دەڵێت دەبێت یاسا سەروەر بێت دەبێت حکوومەتێکی بێلایەنمان هەبێ. نازان ڕەکەی چی بوو کە بێلایەنی یان بێلایەنیەوە خۆی دەزانێت. بەڵام مەبەستی ئەوەیە کە دەڵێت دەبێت بگەڕێنەوە بۆ پێشینەی ئەو کەسانە. باس لەوە دەکات کە لە ناوەوەی هەرێم دەبێت تونند و تۆڵتر بکرێت پەیوەندەکان و باس لە سەروەری یاسای کرد و بێلایەنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاشکراکردنی سامانی بەرپرسەکان زۆر بە کورتی بۆی بگەڕێنەوە بەلای کاک حەمید. من لەگەڵ ئێوەدام یاسا سەروەر بێ بەڵام حکوومەتی سەربەخۆ قەت نابێت لەبەرەوە یەکێتی و پارتی هەیە و لایەنەکانی کەشانەکە حکوومەت سەربەخۆ نابێت.
ئەمە لە دنیادا ئەو شتا حکومەت سەربەخۆ نەبووە بەڵام ئێمە دەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی سیغەیەک داینمۆیەک بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی ئەو گەندەڵەیە کە هەیە لە کوردستانە ئیسا بە هەموویەوە پێوە گلاوە. بەڵێ کاکەشەوە زۆر سپاس دەکەن، سپاس بۆ پەیوەندیەکەت. ئەوە نێ بەسی کێتی پارتی کاکشوان ئەگەر ئەوە نێ بەس پارتی یەکێتی بێ بە قورئان بچکۆلەکانی دوکانن بازارن هەر هەمویان. زۆر باشە کاک پێشەوە، سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک حەمید، کاک پێشەوە پێی وایە کە حکوومەت سەربەخۆ نابێت لە هەرێمی کوردستان و باس لە هەردوو پارتی فەرمانڕەوای هەرێمی کوردستان دەکات. تێبینی جەناب بەدەستە قسەکانی کاک پێشەوە؟ بەڵێ لە ئێستادا وەک دەڵێن دەبێ کەمێ دوورتر لەسەر لوتی خۆمان ببین، کەمێ دوورتر لەسەر کەپووی خۆمان تەماشاکەین. لە ئێستا دەبێ ناوماڵی کورد ڕێک بخرێتەوە، یەک بین. ئەگەر یەکگرتو نەبین جارێک درج گوتمان دیسانەوە دووبارە دەست بەدنان درێت بەدەستی بە کانفرێمان دەبنەوە دەرەوە میرج کاکەجیان. دەبێ ئەو بەرپرسانە وێنەکانی گاسانی گەنجی دۆڵی زیندۆکانیان باش خوێندێتەوە، سەربەت و سامانی دیارەکە واز دێنن، یعنی بگەڕێنەوە بۆ ناو خەڵک، بگەڕێنەوە بۆ ناو کۆمەڵگەی خۆیان. ئەو حیزبە کوردستانی هەمویان بە خۆیان دابستەوە. هیچی تر بە ئەجندەی وڵاتانی دەوروبەر داواکاریەکی خودی خۆیان بەهیچ مشکلێنە کێشەکانیان دەتوانن لەنێ خۆیان لە کوردەکان کێشەیەکیان باسی بکەن. تۆزێ بەزەیان بێتەوە بۆ میلەتە لاماوە با ڕابردوو فرامۆش نەکەی. بعد ئێستا دابزانین ئێمە چی دەکەین کاکە؟ تۆ هەر چوار دەورەمان چییە؟ من سپاسیەوە دەکەم با زیاتر دەرفەتی زۆر سپاس دەکەم کاک حەمید، زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ڕابەر قەرەهەنجی نووسیوێتی بڕۆم بانکەکانی ئەوروپا بگەڕێن هێشتا نازانن چەندە. هەروەها سەربەست شاشا دەڵێت ئەوە خەوێکی خۆشە بەنسبەت خەڵکەوە کە سەرکردەکانمان سەروەت و سامانی خۆیان ئاشکرا بکەن. من لەو باوەڕەدام ئێمە ئاسنی سار دەکوتین گەر بمانەوێت سامانی بەرپرسان بزانین و چانێک و دێنە وڵاتە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەردی خەرەبانەیی دەڵێت ئەوە سامانەکانیان ئاشکرا کرا. ئایا ئێمە هیچمان پێ دەکرێت؟ هەروەها سەردەم مەخموری نووسێتی ئەسڵاوێکی گەرمن لێبێ زۆر زۆر سپاسی دەکەم. دەڵێت بۆ یەکەم جار پەیوەندی دەکەم لە مەخمورەوە، زۆر سپاسی دەکەین و هیوادارین پەیوەندی بکە بۆ بەرنامەکەش. عەباس بەریفێکی نووسیوێتی دەستگایەکی تایبەت بۆ گەندەڵی دابمەزرێت و بگەڕێت بۆ ئاشکراکردنی سامانی بەرپرسانی هەرێمی کوردستان. هێمن لە بارزانەوە سڵاو لێبێ کاکێ من فەرموو. بەڵێ کاک هێمن سڵاو لێبێ، بەباشی گوێمان لە دەنگت نییە ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەس نەکەی باش. زۆر سپاس دەکەین کاک هێمن، ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی تکایە. بەێ ڕاستی سەبارەت کەوەری هەوە ڕاستی ینی کەوەرێکی زۆر زۆر ناشرینە بۆ هاوڵاتیە. بۆ کاک هێمن ڕاستی ینی چه ئاشکرا بگرێتن هەمە دزم ما چه ئاشکرا بکێتن این ئارتیشێکەمین ئاشتە لە کوردستانی جەزیرە کوردی. کاک هێمن مەبەستت لەوە چییە کە جەزیرە کوردی هەمە سەرقال بوون بە بەرنامانە این ئارتی کوردی. زۆر باشە کاک هێمن، ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە کە چی بکرێت بۆ ئەوەی سامانی بەرپرسەکان ئاشکرا بکرێت. من تێ نەگەیشتم لەوەی دەڵێ کە تۆڕەکە خراپە. بەڵێ بەڵێ کاک هێمن زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندیەکەت. نەجیبە لە بێتواتەوە. ئەلو بەڵێ نەجیبە خان فەرموو. بەڕێز کاک مەسفەت لە ئێرانەوە هاتەوە کوڕەکەی ئەنوەر بەکس ساری داتیانی ئەو پارەی لەکوێ بوو؟ لە نەوتێکەوە هاتەوە پارەی لەکوێ بوو ئەو پارەی داتی ساری کڕیەوە؟ کەواتە نەجیبە خان چی بکرێت بۆ ئەوەی سامانی سەرجەم بەرپرسەکان لە هەرێمی کوردستان ڕابگەیەندرێت یاخۆ ئاشکرا بکرێت؟ زۆر سپاس بەڕێز، خوا لەگەڵ. سپاس بۆ پەیوەندیەکەت. سیروان لە چەمچەماڵەوە فەرموو کاک سیروان. چاشی بارزیان زۆر سپاس دەکەم کاک سیروان، دەست خۆش لە بەرنامەکەت زۆر بەپێزا، زۆر لە جێ خۆیەتی ئەم تەوەرەم بەنسبەت ئەوەی چی بکرێت چی نەکرێت. ئەوانەی کە سەر بە دەسەڵاتن ئەگەر بتوانن مەسەڵەن بچنە دەستەی نەزاهەوەیان مەسەڵەن لەسەر ڕقابەی مالیەوە لەو قەنەعەتیان هیچیان پێ ناکرێن. ئەگەر بێت و لە خەڵکی گەلان دروستکرێ هەر ناتوان هیچ بکەن. بەڕێی من لە حزب ئۆپۆزیسیۆنەکان
هەرسیا حزب ئۆپۆزیۆنەکان ئەتوانن ئەم دەورە ببینن ئەتوان هەڵێسان هەبێت لەبەرەوەی ئەوان پشتوپەنایەکیان هەیە توانیان هەیە دەمان لە پشتە خەڵکیان لە پشتە بەنسبەت ئەو سەرۆت و سامانە ینی هەمومان نەزانی کە چۆن دەستکەوتووە لەکۆ هاتووە و هەدەفی دەستکەوتنەکە چی بووە و لە شوی شەو بەچینە بەکاربێت من ینی بە قەنەعات بە تەسەوری من دیارە مەسەلەن لەم ڕۆژانەیە خوێندەوە ئەڵێ بەترسێک لە حزبێکی دیاری کراوە مەسەلەن باخی فرۆشتە بە 1200 دەفتەر ئاخەمە ئەمە یعنی چی ئەمە چێگەێنێت 1200 دەفتەر چی لێکا لە شوی بوو چۆن هانی چۆن تای کرد ئەمە جێگەی پرسیارە دوو بەنسبەت ڕاگررتی زەوی دابشکردنی زەوی گرانبوونی ئەگەرێتە بۆ ڕاگررتی زەوێکە کە نالن تەوزیعکە بەسەر چین و تۆشەکانە ئەم ببەوەتە هۆی گرانبوونی زەوی بۆ تەوزیع ناکرێت لە 2005ەوە مەسەن هەیە ئەمری هەیە و تەوزیع ناکرێت ئەمە بۆتە مەسەوی ئەوەی کە خۆیان تجارت پێ بکەن و خۆیان ئاڵوێڵی پێ بکەن و هەرەوە هیچیکە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەین محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد ئەلو کاکسوانگیان بەڵێ کاک محەممەد سڵاو لێ زۆر سپاس بەنامەکەن زۆر سپاس دەکەم کاک محەممەد بۆ چوونی من ئەڵێم چی بکرێ بۆ ئەوەی سەرۆت و سامانی بەرپرسان ئاشکرا بکرێت بەڵێ بە شاسواری بە ساواحد بڵێن ئەو باش باشەزانێن ئەگەر کیا خۆش شەریکە خۆی لەگەر کیا شەریکە باشترینەوەیە کە خاوەنی کەناڵەکەیەوەیە ئەو لێ بپرسن بڵێن لەگەر کیا شەریکی بەڵێ کاک محەممەد ئەمە تا چەند پەیوەندی بەوە هەیە کە لە ئێستادا ئەو ڕخنانەی دەگیرێت لە بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستان دەست لە خاوەنی کەناڵەکە دەکەیت ئەو باش ئەزانێت ئیتر ئەوە لێ بپرسن بڵێن تۆ لەگەر کیا شەریکی ئەوەی زۆر باشە ئێمە ئەم بەرنامە تایبەتە بە ڕای ئێوە قسەی ئێوە ئەڵێم ئەو باش ئەزانێت لەگەر کیا شەریکە وەختێک بوو خۆی هیچی نەبوو لەگەر کیا بوو بەش بەڵێ زۆر سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت هەرچەنە پرسیارەکە لە ئێوەیە و ئێوە دەتوان قسەی لەسەرکەن نەک ئێمە پرسیارکەین لە خاوەنی کەناڵەکە و بەو جۆرەی کە کاک محەممەد دەڵێت لەگەڵ کیا شەریکە ئەوە قسەیەکە نازانم تا چەند پەیوەندی بە تەورەکەەوە هەیە کە ئێوە قسە لەسەر ئەو بکەن کە لە ئێستادا ئێمە نمونەیەکمان هێنایەوە باس لە دەستەی نەزاهەیی عراق دەکەین کە لە ئێستادا بەپێی بەیاننامەیەکی ئەو دەستەیە ئوسام نەجەفی کە سەرۆکی پەرلەمانە ئەوەی ڕاگەیاندووە کە سەرجەم سامان و بەرژەوەندەدارەکانی لە ساڵی 2013دا بۆ ئەو دەستەی ئاشکرا دەکات ئێوە دەکرێت قسە لەسەر ئەو بکەن کە بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستان چی بکەن بۆ ئەوەی کە سامان و بەرژەوەندەدارەکانی خۆیان ئاشکرا بکەن و چی بکرێت بۆ ئەوەی ئاشکرا بکرێت هەرچەنە کاک محەممەد دیارە قسەکانی تایبەت نەبوو بە تەورەکە وریا لە چەمشەماڵەوە فەرموو کاک وریا زۆر سپاس کاک وریا برا جوارەکەم بەسەر تەوەرەکەتان براکەم مەسەلەی دەستگای دروستکردنی نەزەها ئەو دادگا لەژێر کۆنتڕۆڵیەوە بەڵێ و دووەم برادانەکەم بۆ مەسەلەی چارەسەرکردنی تەنیا شۆڕشێکە بۆ دژێم گەندەڵانە براکەم شۆڕشەکەی وەکو شۆڕشی مسر و تونس سەر ناگرێت لەبەرەی ئەو دوو وڵاتە سوپا بێلایەن بوو بەڵام لە ئێمە سوپا عینی ئەوانە هەمووی موچەخۆری ئەوانە بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەختیار لە سلێمانی فەرموو کاک بەختیار ئەم کاتێ باش زۆر سپاس دەکەین کاک بەختیار هەموو کاتێکت فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس دەکەین ئێمە ئاواتەخوازین لێ پرسیینەوە بکرێ لەگەڵ یەکە بە یەکە تاک بە تاکی ئەم میلەتە بەڵێ من ئێستا لەبەرەوەی کە دانیشتووی شاری سلێمانیم قسە لەسەر ئەماکەم ئەم ئیدارەیە بۆ چەند کەسێکە چەند کەسێکی بابەڕێەوە لێرە بۆ ئەوێ لەوێ بۆ ئەوێ لەوێ بۆ ئەوێ هیچ لێ پرسیینەوەی کشان لەگەڵا ناکرێ من ئەم پرسیارە لە جەنابەکەم ئایا موچەخۆر ئەتوانێ خانوو کوڕێ بە 8 دەفتەر بەڵێ کاک بەختیار ئەگەر شتێکت مابێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە سلێمانیەوە فەرموو کاک عەلی کاک شانجۆ لێمە بەڵێ کاک عەلی گوێم لە دەنگتە فەرموو من ئەڵێم چی بکەین بەڕاستی ئەمانە
زۆر زەحمەت بوونە بری سەرۆت و سامانی ئەمانە بەڕاستی بە کەس تازە کەشف ناکرێ و هیچ کەسێکی نییە دڵسۆزا کەشفی بکات. هۆکاری ئەمە چییە کاک عەلی کەشف ناکرێ ئاشکرا ناکرێ؟ کاک شوان سەرۆتی ئەمان لە عەقڵ دەرچووە باوەڕکە خۆشیان نایزانن کەس نایزانێ لەوان نەماوە بری ئەمە کابرا بڵێ من ئەوە نەمشتێ ئەوە نەمشتێ ئەوە نەیان هەیە خۆشیان نازانن. بەس من لێرەوە داوا لە میلەتەکەم داوا لەوانەکەم تەمەن لە پێشا زەرە لە لێژی بگەڕێتەوە باشە لە مەزار ڕای بگرن تر بەسە با ئەم لەمەودا بۆ میلەت بێت میلەتی لەوە ڕەم لەوە ڕەم بەمە ڕازیە ئەوەی خواردوێنە خواردوێنە بەس دەمە لەوە هێوادارم بەسە ئیتر کەوەکو وتم با زەرە لە نووژی بگەڕێتەوە ئیتر بەسە بۆ میلەت دەستخۆشی لێکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. هەڵمەت هیوا دەڵێت من دەربارەی سلێمانی نازانم بەڵام لە هەولێر ئاگاداری هەموو کارەکانی بەرپرسانم و ئاگادارم باشترین ڕێگەدۆزینەوەی دەلالەکانی بەرپرسەکانە ئەوانە کە بە پارەی ئەوان کار دەکەن ئەمە تێبینی. هەڵمەت هیوا بوو لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک. عەلی لە کەلارەوە فەرموو کاک عەلی. ئەم کاتە باشە شوە. زۆر سپاس کاک عەلی فەرموو. وەڵای کاک شوان سەبارەت بە تەوەرەکەت دەستخۆشی لێغەم. زۆر سپاس دەکەین. کاکەگە ئەم خەڵکی خۆمانە گەرەیەسی ئەم مەسولانە داهاتی خۆیان ئاشکرا کرد چۆن ئاشکراوێ؟ کاکەگە ئەم داهاتی ئەم وڵاتە ئاشکرا نابێت. جەنابی سەرۆک دەڵێ کورد دەکەنێن دەوڵەت کورد چۆن وێتە دەوڵەت تۆ لە ناوخۆی خۆت دزی لە خۆت دەکەی ئەی کورد چۆن وێتە دەوڵەت تۆ خیانەت لە خۆت دەکەی تۆ دزی مەکە لە وڵاتەکەت خیانەت لە وڵاتەکەت کاک عەلی با بەرامبەر بە کەس ئەو قسەیە نەکەین بۆ ئەوەی جۆرێک نەبێ ئێمە هێرش بکرێتە سەر لایەنێک یاخود کەسێک و ببێتە وەڵامدانەوە یەکتر با بەگشتی قسە بکەین بەگشتی قسە بکەین نەکە سەرۆکی هێرێم. زۆر باشە کاک عەلی با وەکو تەوەرەکانی تر ئێمە نمونەی زۆرمان دیوەلەوەی کە هەندێک کەس بەخراپ تێگەیشتووە لەم بەرنامەیە چی بکرێ بۆ ئەوەی سەرجەم بەرپرسەکان بە پارتەکانی فەرمانڕەوا ئۆپۆزیسیۆنیشەوە چی بکرێ لە وڵاتە تۆ ئەیبینیت هەر لە زاخۆ هەتا کوێ بێژمەوەی ئای تا کەرکوب تا حەزین تا کەسەی خوا پێش لەم حزبەوە پێ لە حزبە ئەمەوێتە وەزیر ئەوێتە جێگر ئەوێتە سەرۆک ئەوەی تێرێتە جێگە سەرۆک ئەوێتە وەزیر ئیتر هەر ئەمەگە دەرەگەنی خەنە شوێنەوە ئەو بەدەرەگەن خشوێنە بەدا بەڕاستی وا ناوێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕێکان لە هەولێرەوە فەرموو کاک ڕێکان. سڵاوتان لێبێ. زۆر سپاس کاک ڕێکان. وەڵام بەڕێی من لە کۆنتڕۆل دەرچێت ئازام شتا وەکو کابراوت لە کار کرازایە لەبەرەوەی کۆنتڕۆل ناکرێت چی بکرێت لەبەرەوەی ئێستاوەی لێرە هەیە خاکەکان پێ ئاودی نەکراگەنە خاکەکەش ئاودی وەکرا و خاکەی بەناو کراوە چەند ناوێکی و هەمیان هێناوە خستیانە سەر ئەو ناوانە و تاپۆی سەر ئەو ناوانەیە کرد ناوەکە ئەسڵ و وجودی نییە لە کوردستان خراوەتە چەند ناوێکی وەهمی ئەوەی داهات و سەرۆت سامان و پارەشە ئاودی ئەوروپا کراوە لە بانکەکان تەمین کراوە بەڵام هەر کاتێکیش بڕوخێن بە کلیکی کۆمپیوتەری هەموو بلۆکە کرێ وەکو قەزافی بە خەمیەوەیان نەبێ زۆر چاکەوە باش بزانن خاکەکەش لە دەست خۆمان ئەویش ئەگەرێتەوە ناو ژێرپەی خۆمان ئەوەش با باش بەڵێ کاکەکان سپاس بۆ شتێکی تر هەیە شتێکی تر زۆر گرینگە دەستەی نەزاهە نییە دەستەی نەزاهاکە نەبێ ئێمە باتا بەیانی قسە بکەین بۆیە کۆنتڕۆڵ ناکرێت دەستخۆش. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک بێستون محەممەد نووسیوتی کەی ئەم ڕۆژە دەبینین بۆ کوردستان سامانی بەرپرسان نییە هەر جێگەیەک قاچی دەخەیتە سەر دەڵێن هی فلان مەسئولە و هەر شوێنێک پەنجەی بۆ درێژ دەکەی دەڵێن هی ئەو بەرپرسەیە من وای بە باش دەزانم کە ناوی سامانی بەرپرسانی هەرێم دێت بڵێن خاوەنی هەموو مڵک و سامانی کوردستان بەرپرسی وا هەیە ژمارەی خانوو ئۆتۆمبیل و ڤێلاکانی لە ژماردن نایەت بەرجی خانۆکانیان گەیشتوتە ژێر هەورەکان. فەتحی لە هەولێرەوە فەرموو کاک فەتحی. ئەلۆ کاتە برای بەڕێز. زۆر سپاس دەکەین کاک فەتحی. برای گەورە سپاس کەم وەڵا سەبارەت بە تەوەرەکەت بەڵێ چی بکرێت بەڕاستی هیچ ناکرێت لەبەرەوەی لە هەر وڵاتێکدا یعنی ئێمە یاسا سەروەر نییە یاسا لە هەر وڵاتێکدا کە نەبوو کە یاسا سەروەر نەبوو کە دەستەی نەزاهە نەبوو هیچ ناکرێت برای بەڕێزم چێ سەرۆکی سامانی خۆی ئاشکرا دەکات لەو بەرپرسانە چێ دەسەڵاتی وانی هەیە چێ دەسەڵاتی ئەوەی هەیە بە دوای سەرۆکی سامانی ئەو شخصانە بکەوێت کە ئێستا لە چاشەکەی زەناو پیشان دەدرێت. بەڵێ سپاس بۆ کاک فەتحی لە هەولێرەوە بڕیار لە سلێمانیەوە فەرموو کاک بڕیار. کاک شوان ژان ئێوارە و باش. زۆر سپاس دەکەم کاک بڕیار. ئێوارە و باش کاک شوان. سپاس دەکەم کاک بڕیار ئێوارەت باش گوێمان لێتە فەرموو. دەستخۆشی بەرنامەگە و لێگەم یەکەم جارە من پەیوەندیەکەم دەمێکە هەوڵەیەم. زۆر سپاس دەکەین و خۆشحاڵین کاک بڕیار. فەرموو. کاک شوان ژان لەسەر تەوەرەکە و من پێم وایە ئەگە ئاسمی سار بکتی تاوارە هیچ دەوری نییە ئەو تەوەرەی تۆش جەنابە هەر وایە چونکە
هیچ کەسێ ناتوانێت ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە لە مەسئولێک بپرسێتەوە بزانە چی هەیە چی نییە چونکە دوا ڕۆژیا تیرۆ دەکرێت یاش بەڵایەکی زۆر گەورەی بەسەریە لە هەرێمی کوردستانە بەڵێ بۆیە داواگەم تەوەرەکە بکرێتە سەر تەوەرێکی شتێکی باشتر و سووری لێ ببیندرێت چونکە ئەم تەوەرەی جەنابە تەوەرێکی جوانە بەڵام هیچی سپایەکی لێ ناکرێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاک بڕیار لە سلێمانیەوە بریڤە چەند شەماڵ نووسیوێتی نامێ بزانم چەندە با ئەوەی تریش بەرن تەنها با ماف و پشکی خۆم بدەنێ شێرزاد مەدریدی نووسیوێتی تەورەکەتان زۆر ڕوون نییە هیوادارم ڕوونتر بنووسێت نازانم بۆ ڕوونیەمە باسمان لەو کردو کە چی بکرێت بۆ ئاشکراکردنی سامانی بەرپرسانی باڵای هەرێم ئازارجاف لە سلێمانیەوە نووسیوێتی من دەڵێم بە سەروەت و سامانیان کەشف بکرێت باشترە هەروەها زریان گەڵاڵی نووسیوێتی بۆ ئەوەی سامانەکانیان ئاشکرا بکرێت پێویستیمان بە چەند خاڵێکە یەکەم پێویستە هێزی حەزبی نەمێنێت دووهەم پێویستە دادگاکان بێلایەن بکرێن سێهەم هەروەها پێویستە دادگاکان دەسەڵاتی تەواویان هەبێت هەروەها بارزان KH دەڵێت وەک ئەم خەڵکە یەکسان بن لە بەردەم یاسا ئەوەش زۆر ئەستەمە قەت نابینین شاخەوان سەرومەردی نووسیوێتی ئاشکراکردنی سامانی هەر کەسێک دەگەڕێتەوە بۆ وجدانی کەسەکە خۆی جا ئەو کەسە لە هەر پلە و پایەیەکی حەزبی یان حکومی بێت بەڵە پەیوەندی تر لەگەڵماندایە سەنگەر لە هەولێرەوە فەرموو کاک سەنگەر ئەم کاتە باش بەڕێز زۆر سپاس دەکەین کاک سەنگەر فەرموو بەڕێزم زۆر سپاس بۆ ئەو دوو بەڕێزای ئەوەی لیکە لە سلێمانی و لە مەتقەی بادینانی جوازان پەیوەندی کرد برادێک بە ناوی هێمنەوە نازانم زۆر ئوسلوبێکی ناشرینیان هەبوو داواکەم لەو جۆرە کەسانە پەیوەندی ئەو جۆرە کەسانە وەرنەگرم بەڕێزم بەنامەکەی ئەوەیان ناشرین کردووە تکایەکەم کاک سەنگەر ئێمە کە پەیوەندی خۆیان دزن بۆیە حەزاکەن عیبوعاری خۆیان دەرچێت ئێمە ڕێگەمان پێ نەدان کە بەشێوە بەرنامەکەی ئێوە و کەناڵەکەیەوە بەدز دەرەکەن خۆیان چین کاک سەنگەر ئێمە ئەگەر بێت و پەیوەندی وەرنەگرین دیسان ڕەخنەی ئەومان لێ دەگیرێت کە نایڵین هەموو کەسێک قسە بکەن بەڵام چۆن بزانین ئەم کەسە چۆن قسە دەکات ئێمە کە کەسێک قسەی لەگەڵ دەکەین پێی دەڵێن کە تکایە بە هیچ جۆرێک تەشیر بە هیچ لایەنێک نەکەی بە هیچ کەسێک نەکەی بەڵام با ئێمە وا دەرفەتێ بڕەخسێنین هەموو کەسێک قسە بکات لە بەرنامەکە بەڵام بە شێوازێ بێکە لە بەرژۆندی تەورەکە شابێ لە بەرژۆندی ئەوە شابێکە سوود وەرگن لە گفتوگۆکان زۆر باشە گەبینە سەر تەورەکە کاک سەنگەر زۆرێک لە بەشداربووان باس لە بوونی دەستگای یاخود دەستەی نەزەها دەکەن کە دەڵێن گرنگە بۆ ئەم بەستە هەندێک لە بەشداربووانی تر جۆرێک لە ڕەشبینیان هەیە لەوەی کە ئەم سامان و سەروەتەی بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستان ئاشکرا ناکرێت لە هەرێمی کوردستان قسەی تۆ زۆر بە کورتی بۆ بچینە لای کاگاوار بەداخەوە پەیوەندەکەی پشڕا هاوار لە هەولێرەوە دوا پەیوەندیمانە فەرموو کاگاوار ئەم کاتتان باش زۆر سپاس کاگاوار هەموو کاتێکت باش فەرموو چاوەکەمی وەڵایی من حەزەکەم یەک ڕوونکردنەوە بەڵام ئەدەبیان یعنی بۆ خۆم پێشمەرگەی شاخم تەسەور بکە خاوەنی هیچ نیم لە وڵاتە خاوەنی هیچ نیم بەڵام کەناڵی NRT پێم خۆشە مەجال بە هەندێک دەرفەت بە هەندێک قسە و قسەڵۆک نەدرێت من بەو برا بە ڕێزانە دەڵێم ئەوەندەی ئەم بابەتەیان ئێستا دەچمە سەر تەوەرەکە ئەم بابەتەیان لەبەر کردووە ویژدانن سرودی ئەی ڕەقیبیان لەبەرە بۆیە ئەمە هۆکارێکە ئەمە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە تا ئێستا نەبووە هیچ کەسێک سەروەت و سامانی خۆی ئاشکرا بکە منیش خوازیارم وەکو تاکێکی کورد وەکو کوردێک پێم خۆشە هەر هەموو بەرپرسانی ئەم وڵاتە سەروەت و سامانی خۆیان دەمیلەت ئاشکرا بکەن بزانین دوای ئەو سەر و ئاشکراکردنە چیتر سەر هەڵدەدات ئەمە لایەکی تر ئێمە خەڵکێک کە پەیوەندی دەکا تەنها باز لە یەکێتی و پارتی دەکا ئێمە خوار یەکێتی و پارتی حیزب نین لەم کوردستانە
بزوتنەوەی گۆڕانمانەیە کۆمەڵی ئیسلامیمانەیە یەکگرتووی ئیسلامیمانەیە حیزبی شوویی کوردستانمانەیە کۆمەڵی ئەحزابی ترمانەیە کە لە خوار هەمویانەوە ئەوانە ناخەینەکەوانە. بەڵێ کاکاوە زۆر سپاس دەکەین. بەڵام تەی ئێستا دەبێ ئەو تەوەرەی جەنابتان تواگەر مساعدەم بکەیت تەوەرەکەی جەنابتان مەسەلەن با ڕووبەڕای هەموو لایەک بێتەوە بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بەرنامەیەک وەرن من وەکو کەسێکی چالاکی مەدەنی کە لە ڕێکخراوە مەدەنیەکانە ئیش دەکەم بێن ئێمە لە هەولێر کۆنفرانسێک دەبەچین ئێمە قسەی لەسەر دەکەین. بەڵێ کاکاوە زۆر باشە پەیامەکەت گەیشت کاکاوە زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت کە دوا پەیوەندیمان بۆ بەڕێزان تاسبێنێ هەمیشە لە خۆشی دەبن.